پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام موسعەبی کوڕی عومەیر ئەینێرێ بۆ کوێ؟ بۆ مەدینە. ئەچێتە ئەوێ موسعەب خەریکە بانگەوازی خوا بڵاوەکات بێوچان، شەوە داتە دەمی ڕۆژ و ڕۆژە داتە دەمی شەو. موسعەب لەم کاتە تەمەنی لە خواری 20 ساڵەوەیە برانی خۆ، بەڵام لە ڕاستیە عەقڵ و فەهم و تێگەیشتنی قوڵی لە دین، غیرەت و شکۆ و عیزەتی لە بەرامبەر دینەوە، عیلم و تەقوا و عەقڵی ئەم گەنجە ئەڵێ لە سەری 40 ساڵانەوە ئەوەندە سەنگین و قورسە لە گەیاندنی ئەم دینە، ئەوەندە چاونەترسە، ئەوەندە ئازا و مەردانە شانەداتە ژێری ئەم کۆڵە. ئاخر پێغەمبەریان عەلەیهی سەڵات وسەلام هەموو ئەسحابی ناسیوە، زانیوێ هی کێڵە بژێرێ بۆ چ ئەرکێک و چ ئەرکێ بەسەر کێهادات. بۆیە موسعەب لە ڕاستیە وەختێک ئەچێتە ناو مەدینە، ئەچێتە لای ماڵی ئەسعەدی کوڕی زورارەوە. ئەسعەد زۆر بە خۆشحاڵیەوە قبوڵیەکە، بەڵام کێشەیان بۆ دێتە پێش. کاتێک موسعەب چێ بۆ ماڵ ئەسعەدی کوڕی زورارەوەی تر لەوێ دەست بە بڵاوکردنەوەی بانگەوازەکات، سەعدی کوڕی موعاذ لەگەڵ ئوسەیدی کوڕی حوضەیرە ئەم دوانە گەورەی بەنی عەبد ئەشهەلە بن، ئەو تیرەیەکی ناوداری ناو مەدینە بن. سەعدی کوڕی موعاذ ینی دەمڕاس و گەورە و پیاو ماقوڵە بێت لە ناویانە، بەڵام ئوسەیدیش بە هەمان شکڵ وەکو بڵێ یاری دەدەرێتی و ئەویش شتێک لە شانی ئەو کەمترە. ئەڵێ ئوسەیدیان وەرە، ئەم کوڕامە بەستی ئەسعەدی کوڕی زورارەیە، ئەڵێ لەبەرەوەی خوشکە زامە من دەسم تێی ناچێ هیچی بەرامبەر بکەم، بەڵام ئەم غەریبەی هێناوە لە ماڵی خۆیان ئەم کارەکە ئاوە هەمان لێکە، بڕۆ بە ناوی هەمومانەوە پێی بڵێ تۆزی هەڕەشەی لێ بکە و مەیەڵە ئیتر لە ڕاستیان لەوە زیاتر پێ ڕاکێش. ئوسەیدیش حربەکەی هەڵەگرێ لێدا ئەڕوا بۆ کوێ؟ بۆ ماڵی ئەسعەدی کوڕی زورە. کێ لەوێ؟ مەسعەبی کوڕی عومەیر. سەیرەکەن وا هات، چێ هات؟ ئوسەیدی کوڕی حوضەیر. ئەسعەدی کوڕی زورارە بە مەسعەب بەڵێ ئەوە گەورە و دەمڕاستی قەومەکەیت، یاگەدار بە یەکێک لە گەورەکان بزانە چۆن قسەی لەگەڵاکەی. مەسعەب بەڵێ خەمونە بێ با بێتە پێشەوە. ئەسعەینە ئوسەیدی کوڕی حوضەیریش کە دێت ئەڵێ کاکە ئەوە چیتانە؟ ئەتانەوێت چی بکەن؟ بۆ ئاوەها ئەم شتتان هێناوە و ئەوانەی تۆزێ زەعیفن و لاوازن و فەقیرن و ئەمانە تەماحتان تێکردوون و ئەیان بن و ئینیانەکەن و پاشگەزیانەکەنەوە لە ئینی خوان، وەلحاصڵ لێتان قبوڵ ناکەم، لەمە بە دواوە ئیتر ئابم شێوازە بانگەوازکە. موسعەبی کوڕی عومەیریش پێ ئەڵێ دەی قوربان حەزەکەم جەنابەت قبوڵی کەی بێی تۆزێ گوێمان لێ بگری، ئەگەر ئەوەی کە ئەی خەینە خزمەتت پێت قبوڵ بوو ئەوە ئەلحەمدوللا، پێیشت قبوڵ نەبوو بەسەر چاو ئێمە دەسەڵەگرین لەوەی کە تۆ لێترسی. ئەویش ئەڵێ وڵڵاهی بابە زۆر بە ویژدانانە جواب بداوە بەسەر ئەم چاوان. دەی فەرموو چی و پێ؟ موسعەبیش دەسەکات عەرزی ئیسلامی بۆ کات، ئەنی قورئانی بۆ خوێنێتەوە. ئوسەیدیش دوای ئەکە لێ بێتەوە لێ هەر زۆر زۆر کاریگەر ئەمەیە وەڵڵاهی بابەمە زۆر جێ قبوڵە، باشە من چی بکەم بۆی موسڵمان بم؟ باشە حربەیە نابوو بۆچی؟ بۆی ئەم داوایە بنەبڕکە، بەڵام ئەمە بێتە سەبەبی موسڵمان بوو. وەڵا ئەڵێنە بێ بڕۆیت خۆت بشۆری،
باشە دەست نوێژێ بگری دوورکات نوێشکەی شایەتمان بێنی دوورکات نوێشکی کاتێتریتە ڕیزی مسلمانە وەلا ڕێکە ڕاوەکە دێتەوە مسلمانە بێ بەجیز بەجێ ڕاتەوە بۆ کوێ چاوەڕێکن لەوێ سعدی کوڕی معاذ و جەماعەت لەوێ چاوەڕێکن بێتەوە بزانین چی کردو کە دێتەوە هەر لە دوورەوە سعدەی بینێ ئەڵێ وەڵڵاهی هەرچی سەیری دەموچاوی وسەی دەکەم جیاواز لەو دەموچاوەکە ڕۆیشت لێرەوە شتێتری پێیە وەڵاکەیتر نزیکە بێتەوە لێ ها وسەی چی و کرد ئەڵێ قوربان قسەم لەگەڵا کرد لەگەڵیان گفتو بۆم کرد وتیان تۆ چی بڵێ بەسەر چاوی مەواک بەڵام سەیری وسەی چەند ژیر بوو بەڵام لە ڕاستیە بەنی نەجار چەند کەسێکیان بیستم کە ئەیانەوێ بڕۆن ئەسعادی کوڕی زورارە بکوژن لەبەر خاتیەوەی خوشکەزای تۆیە بۆ ئەوەی سوکایەتی بە تۆ بکەن شتێکی ئاوەها کەوتۆتە بەریێ سعدی کوڕی معادیش زۆر بێتاقەتە بێ و تووڕابێومان شتی وا چۆن نەبێ وەڵا قوربان حەزەکەم بڕۆی تۆش لێ بزانی وەزاکە چی چونکە پێی هین بوو گەر پێی بڵێ کاکە وەڵای شتێکی وایە بەسڵمان بۆ ممانە لەوەی ئەمیش هینکەن بەڵام شتێکی بۆ تەرتیب کرد کە ئەویش بڕوا لەوەی گوێ بگرێ بەڵکۆمە خوایە ئەم مسلمان بۆ ئەویش مسلمان بێ سەعد دەڵێ دەناچۆ بۆ خۆم بەخوا تۆی چ پێ ناکری ناچ حرباڵەگری خۆی لێدا ڕۆ بۆ کوێ بۆ مەجلیسە ئەسعادی کوڕی زورارە ئەڵێ ئای برایە سەعدا ئەمە خاڵە کاکە وەڵی ئاگاو لێی بێ بزانین چۆن قسەی لەگەڵاکە ماسا بەڵێ واز لێ بێنە کێت نزیکە بێتەوە تووڕە بێ لیان و بۆچی ئەمەتان کردووەمە چییە و مۆسابیش بە هەمان شکڵ بامیش هەڵێڵە قوربان جەنابەت ئەگەر گوێمان لێ بگری ئەوەی کە پێمانە ئارستی بکەین ئەگەر پێت خۆش بوو قبوڵت کرد ئەوە الحەمدوللا قبوڵیشت نەکرد تۆ چیەڵێ ئێماوەکەین بێدەنگە بین و وازەهێنین دەسەڵەگرین لەو کارێکی وتی وەڵڵاهی بابەکیان ویژدانتانە زۆر وەڵامێکی منسیفانەتاندایەوە باش فەرموو مەصعەبی کوڕی عومەیریش عەرزی ئیسلامی بۆکە سەرەتای سورەتی زوخرفی بۆ خوێنێتەوە حامیم والكتاب المبين إنا جعلناه قرآنا عربيا لعلكم تعقلون وإنه في الكتاب لدينا لعلي حكيم أفنضرب عنكم الذكر صفحا أن كنتم قوما مسرفين أكري خواي پروردگار إيوه بات لا أم ذكر بيام رسالة بوتان ننيري لكاتك لبرخاتي ويك إيوه قومك مسرفا جونا دنيك كات بفيرو دن تمنتان بخرجدن لەسەر شتی بەلا نەخێر خوای گەورە لێتان ناگەڕێ خوای ئەوەی خۆشوێ کەی خوێنێتەوە سەعەت موچرکەیە ببێ تەئسیری تێکا قورئانەکە ئەسعەد باسێکاڵێ جا پێشووتر بۆی نیشی هەرواوت وتی وەڵڵاهی لەو کاتێ قورئانەکەی خوێندەوە مەصعەب یەکسەر لە ناو چاوی ئوسەیدی کوڕی حودەیرا دیم کە قورئانەکە تاسیرەکات سەر دڵی لەو کاتێ چونکە یەکسەر جەوی ئەکرایەوە یەکسەر هێم نەبوویەوە یەکسەر دامرکایەوە ئەو تووڕەبوونەی نەما اینجا پێی خۆش بوو حەزێکری گوێ زیاتر بگرێت سەعدیش بە هەمان شکڵ ئەیترۆتی وەڵڵاهی شتێکی هەر زۆر ئاجایبە ئەمە چییە دەی باشە گەر من بمێ مسلمان بم چی بکەم بە هەمان شت بابیشیان وتیانە بێ وا بکەی ڕۆژ دەمەی کرد ئەمجا هاتەوە بۆ کێوە لای قەومەکەی وسەید لەوەیە لەگەڵ جەماعەت چاوەڕێیەکەن وسەیدیش کە دی دڵی زۆر خۆش بوو دڵی زۆر خۆتی وەڵڵاهی ئەمیش بە وەزیەکی ترەوە هاتوێتەوە کە هاتەوە سەعەد چی پێوتن بە قەومەکەی تی خەڵکینە ڕێزی من چۆنە لای ئێوە وتیان وەڵا تۆ گەورەمانی تۆ بەڕێزترینمانی تۆ دەمڕاستمانی هەرچی تۆ فەرمان کە ئێمە جێبەجێکی وتی دەی گفتوگۆی ژن و پیاوتان لە من حرام بێ قسەتان لەگەڵا بکەم هەتاوەکو دواکەستان مسلمان
خی پەروەردگار جل لە جەلالوهو دڵی هەر هەمویانی نەرم کرد و بڕیارەکەی سەعدیان قبول کرد و یەکەمین تیرێک بوو بە تێکڕا هەر هەمویان مسلمان بوون و هاتنە ڕێزی ئەهلی ئیسلام. بۆیە ئەڵێ ئیتر دوای ئەوە جا زۆر شەڕیان بە موسعەب گێڕاوە لە چەند لاوە پاڵەپەستۆی زۆریان لەسەر دروست کرد، چەند جار هەڕەشیان لێ کرد، بەڵام ئەم هەروازی نەهێنا کۆڵی نەدا. دوای ئەوە ئیتر سعدی کوڕی معاذ موسعەبی گرتە خۆی وتی بۆ خۆت چیەکەی بیک، چۆن داعواکەی بیک، منت پارێزم. ئیتر ئەویش دەستی کرد ئەڵێ ماڵ لە پەڕی مەدینە کەسی نەما مسلمان ئیسلام نەچوو بێتە ناو ماڵیەوە و چەند کەسێکی مسلمان نەبوو.